لە زۆر شوێن لەژێر ناوی ئاهەنگ بۆ هاتنی سەری ساڵ سەدان گەنج کۆ دەکرێتەوە و بەشتی لاوەکی و بێسوود سەرقاڵ دەکرێن. بەڵام لێرە سەدان گەنج کۆ بوونەتەوە گوێ لە پانێڵی ژیانەوە دەگرن. ئەوان دەیانەوێت خوێنمایی بەسوود بۆ ساڵی نوێیان وەربگرن. ئەیانەوێت باشترین پلان دابنێن تا زۆرترین بەرهەمیان هەبێت. بەشداربووان بەم شێوەیە باسییان لا گرنگی ئەم جۆرە پانێڵ و کۆڕ و سیمینارانە دەکرد. زۆر سیمیناری ئاوا گرنگە بۆنمونە بۆ گەنجەکان بەتایبەت کە لێسە سەرەتای ژیانیان و بتوانن ژیانێکی باشتر بگوزرێنن بۆ ئەم سا بتوانن جیاوازی بێت لە ساڵانی تریان و مرۆڤ بە بەژارکردن لە دوو شتی ئاوا ئەتوانێت خۆی فێرکە بە خوێنەوەی کتێب و بە سیمینارێک کە ئیشەکانیان زۆر جوان و دەستیان خۆش بێت. زۆر سەرەتا دەستخۆشی لە سەنتەری نووری حکمەکەم بۆ ئەنجامدانی ئەم جۆرە کۆڕ و سیمینەرانە. بەڕاستی بۆ ڕۆژگاری ئەمڕۆمان زۆرمان پێویست بەم جۆرە کۆڕ و کۆبوونانە هەیە. دەستخۆشیان لێکردن و هیوادارین بەردەوام بنون و مرەشیان زۆر بێت. پێویستە بەڕاستی چکە تا ئێستا ئێمە ئەزمموی تەواوی ژیانمان نەکردووە. ئەم جۆرە شتانە بۆ ئێمە بێتە ئەزمون وایە بە شێوەیەکی نەزەریە پێمانەوتێ، بەڵام کاتێککە گوێبیستی شتێکی وە ئەبین ئەتوانین چۆن بڵین لە ژیانی خۆمانە بیکەین بەکردداری. دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەم کە هەڵساون بە سازدانی ئەم پانێڵە هەموو مامۆستایانی بەڕێز کە هاتوون لێرە ئامادە بوون دەستخۆشییان لێ دەکەم. هیوادارم نمونەیان زیابێت، هیوادارم نمونەی ئەم ڕێکخراوانە زیابێت و ئیمساڵ بۆ ساڵی دووەم ناوەندی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی باوکاری بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ناوەندەکەی بە هاوبەشی لەگەڵ لقی سلێمانی دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری پانێڵی ژیانەوەیان ساز کردهبوو. مەبەستی کارەکەیان ڕوون دەکاتەوە و دەڵێت دەیانەوێت نەوەیەکی بەسوود پێبگێنن بۆ ئەوەی هەم بۆ خۆیان و هەم بۆ وڵاتەکەشیان سوودیان هەبێت. ئیمساڵ بۆ ساڵی دووەم ناوەندی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی باوبەشی لەگەڵ دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لەقی سلێمانی هەستا بە سەنجدانی پانێڵی ژیانەوە ئاماژ لەم پانێڵە بەرهەمهێنانی گەنجێکی ئیمانداری خاوەن بەهای ئامانجداری پلاندارە کەوا بکات هەم بە ئیمانەوە بەرەو ئامانجی خۆی بڕوە و هەوڵدەین ئینشاءڵڵا ساڵی نوێ بکەینە وێزگەیەک بۆ نوێکردنەوەی ئیمان و ئامانجی خەڵکی. دکتۆر بەختیار تاڵەبانی، دکتۆر تەحسین حەمەغەریب و دکتۆر دیاری ئەحمەد قەساب لە ژێر سایەی زانست و ئەزموونیان دەستیان خستە سەر دەردەکان و دەرمانەکانیشان نمایش کرد. ئەوان کۆک بوون لەسەر ئەوەی کە گەنجێکی تەندروست، ڕۆشنبیر، بەرپرسیار، بەسوود، خوێندەوار و دڵسۆز کۆڵەکەی هەر کۆمەڵگەیەکی تەندروستن. ڕویان کردە حەشامەتی ئامادەبووان و پێیان وتن کۆمەڵگە و وڵات و بەهاکانمان پێویستیان پێتانە بۆیە لە ئاست ئەو بەرپرسیارەتیەدا بن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.